لە ڕووکەشدا سلێمانی شاری پێکەوە ژیانە، بەڵام لە ناوەڕۆکدا دیوارێکی بەرز لە نێوان بەرپرسانی شار و هەژارەکاندا دروست کراوە. بینا و گرد و تەپۆڵکەکان مەنزڵگەی دەسەڵاتداران و دەوڵەمەندانی شارن. گەڕەکە دوورە دەستەکانیش ناوچەی خەڵکانی کەم دەرامەت و کاتەنانەت لە سەرەتاییترین مافەکانیان بێبەشن. گەڕەکەکانی خەلیفاوە و کەنەکەوە و ژاڵە و 120 و سەماوات لە سلێمانی ناچن، هێندە بێ خزمەت گوزارین، بێ ئاوی و بێ کارەبایی و بێ خوێندنگەی و بێجادەی قیر. ئێستا لە دواکەوتوترین ناوچەکانی جیهانیش دەگمەنە، مەگەر ئەفریقا، بەڵام هێشتا لێرە ڕەحمەتە لای دەسەڵاتدارانی ناوچەکە. ئەم هاوڵاتیانە لە بەسیترین مافەکانی هاوڵاتی بوون کە پێویستەکە خەدەماتیان بۆ دابین کرێت لەبیر کراون لە ڕێگەوبان، لە ئاو، لە ئاوەڕۆ، لە قوتابخانە، لە بواری تەندروستی، لە ئەمودی کارەبا کە ستونی کارەبایان بۆ دابین بدرێت. 2 ساڵی ڕێکە وعدیان پێدراوە مامەڵەیان کردووە کە 30 عمودیان پێویستە بۆ جێبەجێ بکرێت. تاوان ئەم شوێنە ئێوەی بین بە چواردەوری ئەمانە زەوی دابەشکراوە بەسەر کۆمپانیا زەبەلاحەکانە بۆ کردنەوەی مەخزان، بۆ کردنەوەی کارگە، هەرچی تەبوتۆز و دووکەڵەکەی بەسەر ئەمانایەت، بەڵام ئەمان کە مافێکی سەرەتایی خۆیانە بەسیترین خزمەتگوزاریان بۆ دابین کرێ بۆیان دابین نەکراوە. ماوەی چەندین ساڵیشە داواکاریان پێشکەش کردووە، هیچ نهاتمە دەم داواکاریەکانەوە. ئێمە بڕیارماندا لەبەری ئەوەی خەریکی حەملە بین بە تەنگ داواکاری بەشێک لەم گەڕەکانەوە بڕێن. هەر بۆ زانیاریتان هەندێک لەو گەڕەکانی تریش وەکو گەڕەکی خەلیفاوە کە وەکو ئەمان لەبیر کراون ماوەی نزیکەی 13 ساڵی ڕێکە ئاوەڕۆی سلێمانی بەناو گەڕەکانە ڕۆ ئێمە لە بودجەی پەروەردەی پارێزگاکان پارێکمان بۆ دابینکردن بۆ ئاوەڕۆکەیان و چەند پرۆژەیەکی تری تەندروستی بۆ ناو سلێمانی جێبەجێ کراوە کە خزمەت بە خەڵکی هەژارەکە و دابینکردنی پشکنین بە بێ بەرامبەر بە پارێکی یەکجار ڕەمزی و چاکردنی نەخۆشخانەی ئێمەرجنسی چەند پرۆژەی تر ئەمان ژوعد بەم پیاون لانی کەم ستونی کارەباکەیان بۆ چارەسەر بکرێت لە ماوەی چەند هەفتەی داهاتووە و بتوانین کێشەکانی تریشیان لە چوارچەوەی بودجەی پەروەردەی پارێزگاکانە لە پەرلەمانی عێراق بخێنە. ئەمە گەڕەکی 120 لە شاری سلێمانی. ناوچەکە دەکەوێتە باشووری شارەکەوە کە بە پێی سیستەمی ئەم جارەی هەڵبژاردنەکانی عێراق بازنەی دووە. ژمارەیەکی بەرچاو کارگە و پاشەڕۆی شار دەبینرێت کە بۆتە هۆی خراپی ژینگە لە ناوچەکەدا، بەگشتی ئەو کەسانی کە لێرە دەژین خەڵکانی هەژار و کەم دەرامەتن. کێشەی کارەبامان هەیە تا 31 عمود و محاولەیەکە کە ناتوانێت لە ئێستا دابین کرێ، ینی بەڕاستی مەجاریمانە ئاوی ڕێیسیمانە هیچ شتێکمان نییە، بەس نازانم تاکێ ئەمە بەردەوام بێت و بەم شێوازە بێ. دانیشتوانی ناوچەکە بێبەشن لە خزمەتگوزاریە سەرەتایی و سەرەکیەکان کە مافی خۆیانە و بۆیان دابین نەکراوە، وەک نەبوونی ئاوی ڕێیسی و ستونی کارەبا و کەمی و دووری خوێندنگە، سەرەڕای نەبوونی هیچ بنکەیەکی تەندروستی و دووریان لە نەخۆشخانەکانی ناوشار بە شێوەیەکی بەرچاو کارگە و ڕیسایکلین و گەنجینە لەم ناوچێدا بەدی دەکرێت کە زیانێکی تەندروستی زۆری هەیە. جگا لەمانەش خراپی ڕێگەوبان و نەبوونی خزمەتگوزاری هاتوچۆ و پاس یەکێکی ترە لە کێشەکانیان. کێشەی ڕێگەوبانمان هەیە تا ئێستا تەلەبەیانی کاچێ بۆ مەکتەب بە ناو قوڕا ڕوات، ئەمە دوو سێهەم هیچ بنکەیەکی تەندروستی لێ نییە، چوارەم لەسەر جادە ڕیسیەکەەوە ئەگەر یەکێ بێ بۆ یارێ ماڵی لێرە بێت ئەگەر سیارەی پێ نەبێت زۆر حاڵی خراپە، هیچ خەتی پاسی لێ نییە. ئەترۆک و داواکاری قوتابخانەیەکی لێیە لە پۆلێکی 3 بە 4 تقریبان 30-40 تەلەبە دانیشە، تەلەبە هیچ لە دەرستێ ناگا. بۆ ئەم مەبەستە سەرکەوت شەمسەدین پەرلەمانتاری عێراق و کاندیدی ژمارە 20 لە بازنەی دووی باشووری شاری سلێمانی بۆ هەڵبژاردنەکانی دەی عێراق سەردانی گەڕەکی سەماواتی کردووە تا لە نزیکەوە گوێ لە کێشە و داواکارەکانیان بگرێت و دەشەوێت وەک هاوپەیمانی هیوا بگەڕێنێتەوە بۆ هاوڵاتیان. ئەنجمونەکەمان نەتیجەی حکومڕانی کوردی ئەوای لێ هات کە هاوڵاتی هەژار لەبیر بکرێ کە ئەو خەڵکە مناڵە فەقیرانی کە لەمدا لەبەرەوەی گوناحەکان تەنها ئەوەیە کە سوکاریان چینی هەژارن لەم ناوچەیان هاتوونەتە ئەم ناوچە دوورە دەستانە، بەڵام هیچ گوناهێکیان نییە کە لە قوتابخانەی باش، لە نەخۆشخانەی باش، ڕێگەوبانی باش بە دوور بن. قوتابخانەیەک دروستکراوە دوورە، ئێمە محاولەیەکەین ڕێگەی هاتوچۆکیان بۆ چارەسەر بکرێت.
پاسێکیان بۆ دابین بکرێت لەگەڵ شارەوانی و لایەنەکانترا و محاولە بکرێت لە پرۆژەکانی داهاتووشە یەکێک لەو شتانە با بڵێن قوتابخانەیان بۆ دابین بکرێت بەڵام ئێستا کێشەی سەرەکیەکان کێشەی کارەبایە کە ئێمە ئیش لەسەر ئەوەکەین و محاولەکەین کێشەکان تریش لە چارچۆی ئەو بوجانی کە هەیە ئەم نەتیخانە بگرێت تەمان هەڵم گەڕەکەنیە ئەم گەڕەکەیە گەڕەکی ژاڵەیە گەڕەکی کەنەکەوەیە گەڕەکی خەلیفاوایە ئەو گەڕەکانی کە تازە دروست بوون دوو جۆر گەڕەکی تازە دروست بوو هەیە گەشارە نمونەیەکان هەیە کە هەموو شتێکی بۆ دابین کراوە لەگەڵ ئەم گەڕەکانەیە کە هیچ شتێکی بۆ دابین نەکراوە ئەمە شوێنی خەڵکە هەژارەکەی ئەوە شوێنی بەرپرسەکانە کە دوو دنیای تەواو جیاوازیان لە کوردستانە دروست کردووە ئێمە لەگەڵ ئەمانین بە تەنگ کێشەکانی ئەمانەوە ئەڕۆین و فشاری شەکەین نوێنەرایەتێکی ڕاست و دروستی ئەمانکەین چۆن لە 3 ساڵی ڕابردووە کردومانە دروشمی ئەم جارەی پەرلەمانتارەکانی هاوپەیمانی هیوا بەردەوام بوونە خەڵکانی هاوشێوەی دانیشتوانی ناوچەی سەماوات و 120 چاوەڕێن بە هیواوە بەردەوام بن جگە لەوەشی داواکەیان لە چارەسەردایە دانیشتوانی گەڕەکی سەماوات و 120 کێشەکانیان بە ئەندام پەرلەمانەکان وت بە هیوای ئەوەی بۆیان بێننەدی و تەنها قسە نەبێت ئاوەسەر محەممەد سولی تایمز 120 سەماوات